سڵاتانێ بێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانین. دیارە لە سەرەتای ئەم مانگەوە یەکێک لە یاریزانەکانی یانەی وەرزشی سۆران بە تایبەتی لە بواری تایکواندۆ دروست لە مانجی حەوت سەردانی وڵاتی کۆریای کرد بۆ یەکەم جار بڕوانامەیەکی نێودەوڵەتی بەدەستدێنێتن لەسەر ئاستی ئیدارەی سۆران و عراقیش کە بە نوێنەراتی عراق بەشداری کردووە وەکو یاریزانێکی یانەی وەرزشی سۆران. ئەمانەوێ چیرۆکی بەشداریکردنی لە زاری کاکۆشەنگ محەممەد بۆمان باز بکاتن ئەم پاڵەوانێتیە و خولەی کە بۆیان ڕێکخرابوو چەند ڕۆژ بەشداری کردبوو و ئەو بڕوانامەیە کە بڕوانامەیەکی نێودەوڵەتیە چ سوودێکی ئەبێ بۆ ئەو وەکو یاریزانێک و ڕاهێنەری تایکواندۆ. کاکۆشەنگ ئەگەر بیتە لای من ئەم کاتتان باش و پیرۆستان بێ ئەو بڕوانامە نێودەوڵەتی کە بەدەستت هێناوە بۆ ئێمە و بینەرانی زاری کرمانجی ڕوونی کەیتەوە خولەکە چۆن بوو چۆن بەشداریتان. سپاس سەرەتا بەخێت نەچی گەرمتان دەکەم زۆر بەخێر بن. خۆی گرنجەکەی ئەوە بوو یەکەم شێ زۆر خۆم بەدەست خۆشحاڵ سەبەرز دەزانم کە وەکو کوڕەکی کورد لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان تاکە کەس بم بەشداری لە چالاکیەکی نێودەوڵەتی بکەم کە پێ دەڵێن ماستەر کۆرس لە وڵاتی کۆریا دەکرێتن و لە هەمان کاتیشدا دووەم سالاکیم ئەوە بوو کە بتوانم بەشداری پاڵەوانتێکی ساڵانەی تایکواندۆ زیانی بکەم کە پێ دەڵێن هەمادان لە وڵاتی کۆریا بەڕێوە دەچیتن. خۆی گرنگی ئەو بەشداریکردنم لەو ماستەرەکەی ئەوەیە کە گەشتم بەو مەرحەلەی بتوانم بەشداری بکەم و لێش کە داعەنامەی فەرمیان بۆ ناردم توانیم تێدا بەشداری بکەم و لە پاشەوان کە بەشداریم کرد گرنجەکەی ئەوەیە من بووم بە ڕاهێنەرێکی نێودەوڵەتی لەسەر ئاستی جیهان. چۆن بۆ ئەو داوەتنامەیەت بۆ هات بۆ خۆت داوات کردبوو یان ئاست و قۆناغەکانی یاری تایکواندۆ ئەوانت بڕیوە کە بانگش بکرێت؟ بەڵێ خۆی تایکواندۆ سیستەمێکی هەیە کە من بۆ ماوەی زیاتر لە 21 ساڵە لە بواری تایکواندۆدا خزمەت دەکەم. بەپێ ئەو سیستەمای هەر کەسێک کە دەبیتە دانیسار یعنی کە لەسەری پشتێنەکەت 4 خەتی دێتە سەرێ بە کۆری پێی دەڵێن دانەکان کە گەشتە دانیسار تۆ پلەی ماستەرت پێ دەبەخشێتن کە پلەی ماستەر پێ دەبەخشێتن ئەوە نییە کە تو لە خۆت ڕا بە خۆت ڕێی ماستەرم یان ڕاهێنەرێکی نێودەوڵەتیمە یعنی فەرزە لەسەر دوازی بە تۆ بسی بەشداری ئەم خولە بکەی تاوەکو لەوێ تاقیکردنەوەکەی خۆت بکەی ئەو ماوە چەند ساڵێکە بەشداری لەو وەرزشە کردووە خۆت لەوێ نیشان دەدەی و لە پاشانەوەی کە دەرەنجامەکەت بۆ هاتەوە ئەوە ئەو دەرەنجامەکەت وەرگی یان بڕوانامەکەت بواتەوە تۆ دەی بەڕانێرێکی نێودەوڵەتی بە پلەیسەی لە هەموو عالەم. ئێستا خۆشەنگ محەممەد ڕاهێنەرێکی نێودەوڵەتیە لەسەر ئاستی جیهان؟ بەڵێ بەڵێ ئینشاڵڵا. سوودێکی ئەبێ و بڕوانامێ بۆ تۆ ئەتوانیت چی بکەیت؟ بەخۆی خۆی وەکو بڕوانامەکە سوودەکەی ئەوەیە ئێستا دڵنیا بمەوە لەوەی خۆم کە مەسەن بە شێوازێکی ئاکادمی خۆم پەروەردەکرد دەست باز بەخوای گەورە و لە هەمان کاتیشدا لە دوای ئەو بڕوانامەم دەتوانم زیاتر و باشتر خزمەتی گەنجان و لاوەکانی هەم هەرێمی کوردستان و هەم شارەکەی خۆشم بکەم. تۆ لە سۆران یانەی تایبەت بە خۆتان هەیە وەکو تایکواندۆ چەند یاریزانت لە بەردەستە و چەندت پێگەیاندووە و تا چەند حەز و خولیای هەیە بۆ ئەم یاری؟ بەڵێ ئێمە وەکو تایکواندۆ یانیش تایبەت بە خۆمان نییە بەڵام مەسەندەها لەسەر ئاستی عێراق فێدراسیۆنی تایکواندۆمان هەیە پاشان ئەوڕە ئەبزاد لە پاشەوی فێدراسیۆنی تایکواندۆ کوردستانمان هەیە و فەرعی مەحەلیمان هەیە کە پێی دەڵێن یەکێتی تایکواندۆی هەولێر بەڵام وەکو ڕاهێنەر من ڕاهێنەر یانی وەرزشی سۆرانم یانە بۆمان وەسیلەیەکە کە بتوان بە شێوازە شقانی شکارەکانی کۆماتدا بڕێوە بین. چەند وڵات بەشدار بوونەوەی لە کۆریا بۆتان ڕێکخرابوو؟ خۆی ئەوەندە کە ئەمن ئاگام لێبوو 57 وڵات بەشداری تێدا کردبوو لەوانە بگرە زیاتریش بیتن باس وەکو ئەوەی کە من ئاگام لێبی 57 وڵات بوون. لەوێ باست کرد زگەرەوەی کە بڵێن لەسەر ئاستی عێراق بوو بەڵام گوتت من کوردم و لە هەرێمی کوردستانەوە. بەڵێ بە تاکی زۆر جاران کە باسییان دەکردەوە خەڵکی عێراقی دەمگۆ عێراقیم بەڵام دوو نەتەوەینە ئەم لە نەتەوەی کوردم بەڵام کوردم. چه هەڵوێستێکیان هەبوو چه زانیاریان لەسەر کورد هەبوو لەوێ؟ بەخوای هەبوو زانیاری لەسەری هەبووە مەسەڵەن تایبەتی ئەوانەی کە لە وەختی خۆی لە 2003 ئەوەی کە ڕژیمی گۆ بە گۆڕی سەدام ڕووخا تیپەشی زەیتونیان هات بۆ ئێرە کە وەکو هاوپەیمان هاوکاریمان دەکرد ئەوان زانیاری لەسەر بەڵام وەکو ئەوەی گەنجلاوەکانە نەخێن زانیاریان لەسەرێمە نەبوو. ئێستا ئەو مەدالیای لەبەرتە لەوێ بەدەستت هێناوە و چی لە خۆگرتەوە باس لە چی؟ خۆی ئەو میدالیایە وەکو ڕێزلێنانێک پێم بەخشە من لێرە کە پێشمەرگەم وەکو مامۆستایەکی تایکواندۆ ئیش خۆم دەکەم پاشەوان کە زانیانە لەسەرەوەی هەبوو من وەکو مامۆستایەکی تایکواندۆشم یعنی ناو ڕێزی پێشمەرگەدا خزمەت دەکەم بە شایستان زانیم کە ڕێزلێنام لێ بگرن و هەم میدالی هەم بڕوانامەکەم پێ بەخشن. کە باست کرد گوتت من پێشمەرگەمە وەکو ئەرچی پێشمەرگایەتی ئەمە وای کرد کە ڕێزلێنانێکی تایبەترت پێ ببەخشن؟ بەڵێ هەر لێرە کە لە قونسوڵخانەی مەسەن گوتیان کە پیشەچیە من گوتم کە پێشمەرگەم و مامۆستاوانەما ئەوەل سەر زانیاریانەکە بۆیان نردبوون ئەوان لەوێژ لیان پرسیم و بڵێ
ئێستا بڕوانامەکانمان پیشان بدەی بۆ ئەوە بینەرانی زاری کرمانجی بیبینن ئەو بڕوانامەی بەدەست هاتوونە ئێستا ئەم بڕوانامەیە ئەوە تایبەت بوو بە ئەمە بڕوانامەی ماستەرەکەمە کە بەشداریم کردووە لە خولی سەتەهەمین بوو لە ناوەندی تایکواندۆ جیهانی کە بەڕێوە چووە سپاس بۆخوا ئەوەش بەمیش بەخشتا لەو خۆی کە بەشداریم کردووە ئەنجامەکانیان ئەمە هەموو وەکو یەکە بڕوانامەکان یا بڵێ زۆر باشە و نایە بوو پەسەند بەڵێ بەڵێ نا وەکو بڕوانامە هەموو یەک بڕوانامەیە یعنی بەفلاوە نییە بەڵام ئەوەی کە مەمسن بەشداریم کردبوو دەسێ ئاز لە خۆی گرت بوو ئاستی یەکەم و دووەم و سێم ئەمە لە ئاستی سێم بەشداری بووم لە بڕوانامە بەڵێ ئەمە یەکەوە بڕوانامەکان بڕوانامێکی ترت وەرگرتووە وەکۆی کە بڵێ پێشمەرگە بووبی لە چوارچەوەی کاری پۆلیسی لەسەر ئاستی دنیا ئەگەر ئەو بڕوانامێشمان نیشان بدەیت بۆ ئەوەی بینەران بیبینن کە ئەمە تایبەتمەندی خۆی هەیە جاکر بۆشمان باسکەی ڕێک ئەو بڕوانامەیە باس ئەمەش ئەو بڕوانامەیە بوو کە ئەوە لە یەکێتی تایکواندۆی پۆلیسی جیهانی پێیان بەخشیم ئەوەی کە زانیان ئەمن وەکو سەربازێک لە وڵاتەکە خۆم خزمەت دەکەم بە لەباری تایکواندۆدا خزمەت بە خەچخۆم دەکەم هەم ئەو میدالیان دەگەڵە شادەی کە ڕێزلێنانی بەڵێ ناویشان لە سیستەم داخل کردم کە کەسەکان هەیە لە تایکواندۆ لەباری سەربازیش خزمەت دەکاتن داخلکردنی ناوە بۆ سیستەمە گرنگ بوو بەڵێ بە تاکی دەسابکە من هێشتا یەکێکم لەوە بەڵێ جگە لەمە وێنێکی شتان هەبوو یا بڕوانامێکی تریش وەرگیراوە ئەگەر ئەو بڕوانامێش باز بکرێ بۆ ئەوەی بەرچاوڕوونی زیاتر هەبێ لە لای ئەمەش بڕوانامەی پاڵەوانتی تایکواندۆ جیهانیە کە دەکرێتن پێدەڵێن هەمەدان ساڵانە حقیقەت خۆشە ئەمن کە بەشداریم کرد لە پاڵەوانتی یەکەم جا لە وەکو ماستەرەکەی چوو یعنی هەموو ئەولێتی گشتەکەی من لە ماستەرەکەی بوو بەڵام ئەوەی کە گوتیان پاڵەوانتێکی دەکرێتن هەر بە فەردم زانی بۆ خۆم بسم لێ بەشداری بکەم و هەم وەکو بە حقیقەت ئەزمونێکی زۆر گەورە من لێ پەیدا کردووە دەتوانم بڵێم ئینشەڵا لە ساڵان داهاتوو ئەنجامەکەی دەبینین ئینشەڵا وێنێکش ببینی هەرچەندە گوتت من لە وێنەکە بەشدار نەبووم فریانەکەوت بووی جا هۆکاری فریانەکەوتنەکە چ بۆ ئەو کۆمەڵە یادیزان و ڕاهێنەر و مامۆستانی بەڵێ بە حقیقەت جێداخە زۆرم پێ ناخۆش بوو ئەمە شانس کۆم کە لە هەولێر بەڕێ کەوتم ئەو فڕۆکەی کە هەڵدەستا 1 ساعت و 10 دقیقە تاخیر ڕۆی کە تاخیر ڕۆی منش تا گەشتمە تورکیای ئەو تایارەیە کە دەڕۆی بۆ کۆریا ئەوش بەجێهێش بووم بەداخەوە دیشەوەک مامەوە لە تووژێ لە ڕۆژەکەی پاشتر چووم هەتا گەشتم تقریبان ئەوە ساعت دەوری 11 و وێنەیان گرت بوو بەڵام هەر وێنەکان پێ بەخشیم و ئیدی لەگەڵ خۆم هێناتمەوە ناوەڵا بە هیچ شێوەیەکی وان سیستەمە کەشتەکە ڕۆی خەڵاس مامۆستا هۆشنگ لە کوردستان و لە سۆران تا چەند حەز و خولیای یاریزانان هەیە بۆ تایکواندۆ شوێنی لەبار و گونجاوتان هەیە پێویستان بەخۆڵێت وەکو حەز و ئەوە خولیا حقیقەت خەڵکێکی زۆر هەیە ینی خەڵکێکی زۆر بە مستەواشەیە زۆریان پێخۆشە بەڵام ئەوەی کە گوتم لە ڕووی مادی معنەویەت زعیفن وەکو شوێنی گونجاو نەوەڵە ئێستا مەسەڵەن ئەمن بۆ کە دوو هۆڵمان هەیە لەناو هۆڵەکان دەجێمان بۆ خۆمان کردەوە ینی هۆڵی تایبەت بە خۆمان نییە بەڵێ پێداویستی جلوبەرگ و ئەمان ئەگەر یاریزانت هەبێ دەبێت لەسەر خۆی بێ یانە بۆتان دابینێت حقیقەت نابی هیچ شتێک لەسەر خۆمان بیتن چونکە ئەمە بە شێوازی ڕسمیش دەکەن لەگە یانە بەڵام دیستانش ئەمە هەر بە خۆمان دابینی دەکەین بەڵێ تۆ لە پێشمەرگەشی بۆ خۆت لەوێ شەرکاری ڕاهێنەراتی تایکواندۆ ئەمانەکە یا جیاواز بەڵێ ئەمە 16 ساڵە وەکو ڕاهێنەرێکی تایکواندۆ لە هێزی زێرەوانی من خزمەت خەڵکی خۆم دەکەم لە کۆتاییدا چ پەیامێکت هەیە بۆ ئەوەی بە خەڵکی ڕابگەێنی هەر لە کارەکەی خۆت بەردەوامە بی بەدەستێنانی ئەو بڕوانامێ زیاتر هانت ئەدا بۆ ئەوەی زیاتر خزمەت بکەی لە بواری تایکواندۆ بێگومان ئەو سەفەرێک کە کردم چون بۆوێ ئابدێت کرایتمەوە حقیقەت خۆشە ینی بەرنامەی زۆر گەورە و گرانشم لە پێشە بەڵام ئەوەی کە ئەمن دەیکەم 150 دەکەی سەرشانی من لە 250 ئەوان کەش دەعمەم بکەن ئەگەر نە ئینشەڵا لە دوا ڕۆژدا دەرەنجامەکان دەبینی دەتوانین بزانین یان چاو لێ بکەن شتێکی باشی دەکرێتن ئەو بڕوانامێ ئەرچی تۆ گرانتر ئەکات ئاکی تازە ئێستاکە و مەسئولیەتەکەتە سەرشانی من بەڵێ سپاس دەکەم زۆر سپاس مەمنونم بەڵێ سپاسی بەش دەکەم دەستان خۆش مامۆستا هۆشنگ بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان دیدارێک بوو لەگەڵ مامۆستا هۆشنگ محەممەد کە لە مانچی حوتەوە لە وڵاتی کۆریای باشوور بەشداری لە خولێکی پەیوەست بە یاری تایکواندۆ کردبوو کە یەکێکە لە وەرزشانەی کۆمەڵێک ئارەزومەندی تایبەت بەخۆی هەیە خۆشی هەم پێشمەرگەشە لە هێزی زێرەڤانی لەوێش هەر لە بواری تایکواندۆ خزمەتەکات و ڕاهێنان ئەکاتن ئەو دەستکەوتەی کە بە دەستیشی هێناوە دەستکەوتێکی زۆر گرنگە بۆ ئیدارەی سۆران